سەربازی وەنەمجارە چیرۆکی چەندین ژینگە دۆستی بە ساڵاچوو دەگێڕێتەوە. ئەوان هەریەکەیان لە 15 تا 40 ساڵە لە شارەوانیەکان خزمەت دەکەن و زبڵ و پاشماوەی هەزاران کەس کۆ دەکەنەوە. ئەرکیشی قرس و زەحمەتێکی زۆر بەدەست و پەنجەکانیان پاشماوەی بەجێمەی مرۆڤەکان پاک دەکەنەوە. ئەوان ژینگە دەپارێزن. ڕۆژانە پانتاییەکی زۆر لە ڕوبەری ئەو زەوی و ژینگەی ئەو شارە لە زەبڵ و خاشاک پاک دەکەنەوە. دەیان تۆن پیسی کۆ دەکەنەوە. لە کاتی بۆنەکانی ئادار و نەورۆزدا لە بەهاردا و لە کاتی لافا و لە زستان ئەرکیان زیاتر و سنووری کارەکەیان فراوانتر دەبێت. کایە سوگە بپارێزە. بەڕاستی حەیف لەوە پیسەی ئەو سروشتە جوان و پاکە تاوانە پیس بکرێ. تکایە هاوکارمان بن. ئەو کرێکارانەیمە بەیانیان کە زوو دێنە بۆ کار هەندێکیان هەیە لە خۆشەویستی بۆ کارەکەی ئەو کاتێک کە هۆیەکانی گواستنەوە هێستا نەکەوتوتە کار ئەو بە پێ دێ بۆ سەر کارەکەی بۆ ئەوەی بە زووترین کار شوێنەکەی خۆی خاوێن کاتەوە کەس نەڵێت شەقامەکە پیسە یا ئەو شوێنە پیسە و زۆر جار دیتمانە بە کیلۆمەتر بە پێ هاتووە بۆ سەر کارەکەی و گوێی نەداوە ئەو ڕۆژەی بارانە گەرمە ساردا هیچ گوێدانێکیان نییە تەنها یەک ئامانجیان هەیە ئەویش خاوێنکردنەوەی وڵاتەکەیانە. سەرەتاش بە هاتنیەکێک لەو ژینگە دۆستانە بە ناوی مام ئیبراهیم دەست پێ دەکەین. لە بەرەبەیانێکی زوو بە پێ چەند کیلۆمەترێک دەبڕێت تا دەگاتە شوێنی کارەکەی. بەو نۆرۆزە و بەیانیش هیچ هۆکارێکی گواستنەوە نییە، ناچار دەبێت وەک هەر بەیانێکی تر بێتە شوێنی کارەکەی. سەرەتا دەست دەکات با پاکردنەوەی شەقامەی کە هەموو ڕۆژ ئەرکی تێدا ڕادەپەڕێنێت و ئەنجامی دەدات. سنووری کارەکەیان ئێمە هەر کرێکارێک چەند شەقامێکیان شەقامێکمان بۆ دەستنیشان کردووە بۆ خاوێنکردنەوە و بەیانیان زوو بخوایان دێنە سەر شەقامە پێداویستەکانی خاوێنکردنەوەیان لایە دەست دەکەم بە خاوێنکردنەوە و لە ڕۆژەکانی ئەو ڕۆژانەی کە برین ڕۆژی پشووە خەڵک دەچێت بۆ سەیران و گەشت ئێمە بە ئامێری بە هۆیەکانی گواستنەوە وەکو پاس و شتەکانی تر دەیانگوازینەوە ئەو شوێنێک کە خەڵک دەچێت پیسی دەکاتن کە خەڵکەکە لە پشوو یاخود لە سەیران گەڕاوە ئەو کرێکارانەیمە هەڵدەستن بە خاوێنکردنەوەی ئەو شوێنە بۆ ئەوەی ئەو خەڵکە بەیانی کەسێکی تر بچێتە لەو شوێنە سەیران بکات. تەمەن و بەهێزبوونی جەستەی هیچ لە دڵسۆزیەکەی ناگۆڕێت. چەندین ژینگە دۆستی تری وەک مام ئیبراهیم لە سنووری شارەوانیەکانی هەولێر بەگشتی هەمان دڵسۆزیان بۆ کارەکان هەیە. مەفتونی تۆم و شێوەتم بیرکەوتەوە وەختی بەندی و ئەسارەت پێ بە بەند و کۆتەوە من لە ذکر و فکری تۆ غافڵ نەبووم وا تێنەگەی حەبس و تێهەڵدان و زیلەت تۆی لە بلبودۆتەوە مەگەم ئاگرێکی وا 1000 ساڵ ئای برژێنتە سەر قەت گڕ و گلپە و بلێسەی تا ئەبەد ناکوژێتەوە. سەربازی ون لە شاری هەولێر چیرۆکی چەندین کەسی ژینگە دۆست لە سنووری شارانیەکانی دەوروبەری ئەو شارە دەژەڕێتەوە. ئەوانیش کۆمەڵێک پیاوی بەتەمەن و ڕیشسپی ژینگە دۆستن و چەند گەنجێکی دڵسۆزیان لەگەڵدایە. لێرە و سەربازەونانە دەبینین و هیممەت و دەست و بازویان نیشان دەدەین و لە ماوەی 3 ڕۆژی نۆرۆزیش چیان کردو و چی دەبینین بەشێکی کەم نیشان دەدەین. ڕاستی بەرنامەیەکە تا بڵێ دەرخستنی ئەو کەسانەیە کە بە ڕۆژ و شەو ماندوون بەڵام کەس پێیان نازانێت. ئەو کرێکارانەی ما کە گەیشتن لە ئەو تەمەنە لە تەمەنی 50 ساڵی 6 ساڵی 40 ساڵیدان ئەوانە لەو تەمەنەوە دەستیان پێ نەکردووە، ئەوانە لە تەمەنێکی گەنجیەوە دەستیان بۆ ئیشە کردووە و کەس هەتا ئێستا پێی نەزانیون. ئەو خزمەتی کە ئەوان دەیکەن هەر کەسێک بەو کۆمەلگایی نەکردووە. ڕێزم هەیە بە هەموو
تاکێکی کۆمەڵ بەڵام کە ئەوەی ئەوان دەیکەن ئەو ئیشەی کە ئەوان دەیکەن ئەو مەترسیی لە ئیشەکەی واندا هەیە لە هیچ ئیشێکی تردانە لەبەرەوەی ئەوان دەستی خۆیان دەخەنە ناو ئەو پاژماوە و پیسیانەی کە ئێمە بەجێیان دێڵین ئەوەی کە ئێمە لی دوور دەکەینەوە ئەو پیسایی کە ئێمە لی دوور دەکەینەوە ئەوان لی نێزیک دەکەونەوە. ئەوانە ئەو کرێکارانە کە لای ئێمە ئیش دەکەن هەر هەمویان بەیانیان زوو ئەو کاتێک کە ئێمە لە خەوین ئێستا هەڵنستاوین لە خەو ئەوان هەڵدەستن بە پاکردنەوەی ئەو شەقامانەی کە ئێمە شەو پیسمان کردووە یان ئێوارە کە چوینە دەرەوە پیسمان کردووە ئەوان بەیانی زوو لە خەوە خۆشە هەڵدەستن بە پاکردنەوەی شەقامەکان لە کاتژمێر 6 بەیانی جاری وا هەیە 5 بەیانی بە پێ بە ڕۆیشتن بە ماندووبوون خاوێنی دەکەنەوە لەبەرەوەی ئێمە زۆر بە ئاسانی پیسمان کردووە بە ئۆتۆمۆبیل بە هەڵگرتن و فرەدانەکەی زۆر ئاسانە بەڵام کۆکردنەوەکەی زۆر لەوەی زەحمەتترە. عینەن لە کاتی لافاو یا هەر کارە ساتێک یان هەر خۆڵبارینێک کە تووشی ئێستا تووشی ژینگەکەمان دەبێتن ئەو کرێکارانە هەڵدەستن بە خاوێنکردنەوە یاخود یارمەتیدانی ئەو کەسێک کە تووشی زیان بووە شەو بێ ڕۆژ بێ هیچ ینی گوێبێدانێکیان نییە. ئەگەرچی حکوومەت لە ڕێگەی دەستەی گەشت و گوزاری هەولێر و شارەوانی و کۆمپانیەکان پلانی دانا بە هۆشیارکردنەوەی هاوڵاتی و گەشتیاران و دەرکردنی ڕێنمای و دروستکردنی لیژنەی چاودێری و بەدەداچوون بۆ پاراستنی ژینگە و هاوکاری گەشتیاران بەڵام بەشێک لە سەیرانگاکان بوون بە گۆڕستانی زبڵ و پاشماوە بەجێماوەکانی سەیران کە سەدان تۆن زبڵ و خاشاک بە پەرت و بڵاوی سروشتەکان شێواندووە. سوپاس بۆ ئەو بەرنامەیە بەڕاستی جێگای دەستخۆشیە کە بتوانین لەگەر کارمەندێکی ژینگە پارێزی شارەوانی نیشان بدەی بۆ خەڵک چ ئەرکێکدن ئەو کەس و کاریمەتان کە دیت هەمووی وەکو مام و ئامۆزا و برای ئێمە کار دەکەن شەو و ڕۆژ سەرما و گەرما باران هاوین زستان بەفر بە هەموو شێوەیە دەست لە بۆ هەموو شێگەیەک دەبەر خاوێن دەکەنەوە چ ویژدانە چ زەمیرە قبولی دەکەم من بچمە هەر شوێنێکی گەشتیاری شوێنێکی ئیسراحەتی لێ بکەم بەجێ بێڵم لە بۆ ئەو مامە اختیارە کو پێم ناخۆشە ماڵی خۆم پیس بێت کو پێم ناخۆشە ئۆتۆمبیلەکەم کە لی دەخۆڕم قبول ناکەم دنکە جغارەیەک یاخود پارچە کاغەزەش تێدابی مەفروزە ئەو خاکەش ئەوها پێم خۆش نەبی کە هیچی لێ بەجێ بڵم چەند جوانە ڕێ کوپێکە ئەو شتێک کە لی دانیشتم تامەکەم لێ دیت چێژەکەم لێ دیت کاتی گەشتیارەکەم خلاص و بیخەمە چیسەیەک یاخود هاویەک بیگەڕێنەوە بەڵکو ئارەقەیەک دلۆپەک ماندیبوونە لە ماندووبوونی ئەو کارمەندەکەم بکەمەوە ئەوە لە کێشەکە و ئازاری وان تۆزەکەم بکەین. ئێمە لە سنووری شارەوانی هەولێر هەر 6 کۆمپانیەکێک کار دەکەن هەموو ڕۆژێک نزیکەی 2500-2600 تەن زبل و پاژماوە هەیە. کۆکردنەوەی ئەو زبل و پاژماوەش بە هیمەتی چێە بە هیمەتی ئەو کرێکارانەی ژینگە پارێزیە. تۆ وەرە ڕۆژێ 2600 تەن زبل و پاژماوە کیسکیز نایلۆن خلکۆ دەکات قەبارەیەک ئەوە هەمووی کۆ دەکرێتەوە کە کۆشی دەکەیەوە ئەوەش عینەن پیسکردنی لە شوێنێک کە دایتە پۆشی ئەو زەویە عینەن تێک دەچێتەوە نەفسی شتە ئەگەر ئێمە ئەو شتانێک کە بەکاری دەینین
زبلەکان لێک جودا بکەینەوە بە تێکەڵیش نەبێتن ئەوەش ئاینە یارمەتیدانێکی ژینگەی. بەڕاستی ئەوە پێی دەڵێن کارەسات، کارەساتێکی ژینگەیی زۆر مەزن کە کەس هەستی پێ ناکات لە سەیرانگاکان لە شوێنە گەشتیەکان ئەوەی کە ڕوودەدات کارەساتێکی زۆر زۆر گەورەیە. بەڕاستی ئاسایشی ژینگەی زۆر زۆر لە مەترسیدایە، ئاسایشی ژینگەی ئاسایشی خۆراک لە هەموو شتێک زۆر 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 مهمترە لەبەرەوەی ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەنجامەکەی پاش 5 ساڵی تر 10 ساڵی تر بەدەر دەکەوێت دەبێتە هۆی وێرانبوونی ئەو ژینگە جوانەی کوردستان. لەبەرەوەی ئەو پاژماوی ئەو شتێک کە ئەوان بەجێی دێڵین دەبێتە هۆی ئەوەی پیسبوونی ئەو شوێنە و نەڕوانەوەی ڕووەک لەو شوێنەدا و ئەوەش دەبێتە هۆی تێکدان و بە بیابانکردنی شوێنە گەشتیارەکان. ئەوان هەنگاو دەنێن وەکێزێکی پاسەوانی سروشت و ژینگە بۆ پاکردنەوەی و پاشماوانە دەچنە چەند شوێنێکی گەشتیاری لەبەری شەقلاوە و ناوچەی گەشتیاری تەوسکە دەست پێ دەکەن. لێرە دیمەنێکی ناخەژێن و سەرسوڕهێنەر دەبینرێت کە باوەڕ پێ نەکراوە، ئەویش فرێدان و بەجێڵانی دەیان تۆن زبڵی بۆگەن بووە. بەڕاستی کە ئەوەی تێبینیمان کرد ئێمە لە بازگەکان هەر 3 ڕۆژی جەژندا هەڵسابووین بە دابینکردنی نایلۆن کیسی زبڵ بۆ خەڵکە بۆ ئەوەی کە دەچێتە سەیران ئەو پاژماوە ئەو پیسیەی کە کۆی دەکاتەوە لە کیس نایلۆنەکەی. ئەوەی کە تێبینیمان کرد لە کاتی گەڕانەوە هیچ کەسێکمان نەدیت کیسێک پاژماوەی لەگەڵ خۆی بگەڕێنتەوە لە بازگە بەجێبێڵێ یان لەگەڵ خۆی باتەوە ماڵەوە، چونکە ئەو کەسێک کە چۆتە سەیران ئەو پیسی و ئەو پاژماوەیە لە شوێنی سەیران نەبوو، بەڵکو ئەو کەسە خۆی لەگەڵ خۆی ئەو پیسیە لەگەڵ خۆی بردوتە ئەو شوێنە. پێویست دەکات چۆن بە شێوەیەکی جوان بە داپۆشراوی ئەو خۆراکە ئەو مادە ئەو شوێنە ئەو شتانی کە دەیباتە بۆ سەیران لەوێ بەکاری دەینێت و پاژماوەکەش هەینەنشت ئەو پاژماوەی ئەو شتەیە کە تۆ خواردوتە پێویست دەکات ئەویش لەگەڵ خۆت بیگەڕێنیتەوە ماڵەوە، چونکە ئەو خواردنەوەت لە ماڵەوە بردووە بۆ سەیران. ئەوانە ئامانجیان تەنها بۆ پەیداکردنی بژێوی ژیانیان نییە، بەڵکو ئەوانە ئامانجێکی تریان لە خەیاڵە، خاسەتەن بە تایبەتی ئەوانەی کە بەتەمەنن. ئەوانە ژیانیان دیتووە دەزان ئەو ژینگەی کوردستان بە چ ماندیبوونێک و بە چ فیدائیەک دروست بە ئەو ژینگەیە. بەیانیان دەبی ئەو کارمەندە سەعات چەند دەربچی تاکو نیوەڕۆیە بتوانانی سەعات 12 یاخود 1 پشوە بدا پارەنانێک بخۆ تەمەشا ئەرکەکەی بکەیت. داواشم لە هاوڵاتیان نە هاوکار بێت چی تێدا ئەگەر بتوانن زبل و خاشاکی خۆیان لە ناو کیسەیەکی زبل و خاشاک نانێت. ئەوانەی کە پێی دەڵێن مەزرعە تایبەتەکە خەڵک بۆ خۆی خۆشگوزەرانی خۆی لەوانەیە هەفتەی ڕۆژێک 2 ڕۆژ تێدا بچی بەحەسێتەوە چەند ڕێک پێک و جوانە حاویەکدا بنێت. ئەو زبل و پاشماوەیە کە لە مەزرعەکەی خاوین دەکاتەوە لە حاویەک دیکە ئەو کارمەندە یاخود ئەو سیارەی زبل و خۆشاکەڵ گرتنەوە کە دەچێت ئەو حاوی هەڵبگرتەوە. باشتر نییە لەوەی پەرت و بڵاوبی هەمووی دەست بەدەست بچی ئەو کارمەندە ژینگە پارێزە هەلی بگرێتەوە ئەو وەرکە قورسەی بکەوتە سەرشانی لەو تەمەنێ بە سەرما و بە گەرما بە هەموو کاتێک داواکاریمان لە هاوڵاتیانی خۆشەویست بە هەموو ناوعیتەوە هاوکار. بەڕاستی ئێمە ئەگەر خەڵک هاوکارمان بێ تیمەکانیمە ئەو کرێکارانەیمە ئەو کرێکارە بە تەمەنانەیمە ئەو ڕیشسپیانە ئەوەندە ماندی نابن. ئەگەر خەڵک هاوکار بیتن زۆر زۆر کارەکەیمە ئاسان دەبیتن. لە هیچ شوێنێک نییە تۆ پاژماوەی سەیرانگاکان بە ئامێری شۆفەر و قەلاب کۆ بکەیتەوە،
لە هیچ شوێنێکی دنیا ئەو پیسکردنەی ژینگە نییە ئەوەی کە ئێمە تێبینی دەکەین وا بزانم بەس لای ئێمە هەیە بۆیە داوا دەکەم گیانی ئەو خەڵکە هاوکار بن هاوکاری تیمەکانی مەبن چونکە ئەو کەسەی دێ پاژماوەکەی خڕ دەکاتەوە کۆ دەکاتەوە هەر خزم و کەسی ئێمەیە ئەو سروشتە جوان و سەوزە بۆنی پیس و بۆگەن بوونی ئەو زبڵە مرۆڤ گێژ دەکات هاوکات سروشتەکەی شێواندووە بەخۆم هەرمان دیمە لە شارەوانیە ئیسراعاتم نییە هەتا پێشم بکرێ لۆ خۆم عەولەدا هەتا پێم بکرێ ناچم دەرۆزەی ناکەم بەخوای من داری شتم نییە برێ و کوڕم هەبی هەیە ئەمن ئەلان بەخۆم لە زادەی مەغموریمە برێ دوکاندارەکە بووتە زەدی من لە پێشتەوی لە عارەبانی خۆم فڕە نادەوەی عارەبانەی خڕەکەمەوە ئەو ڕۆژە لەگەری بەسەڕاتم گوتمە مای عارەبانەی وا نا عارەبانەیە وا لۆ خڕەکەمەوە شتە گارەگار بکەیت جگەل لە زیانی بۆ ئەو ژینگەیە و لە ناوبردنی ناوچەکە و سەوزایی و جوانی و پێکاتەکەی ئیدی و ڕیشسپی و پیاوە بەتەمەنە و چەند گەنجە ژینگە دۆسە پاشماوەی سەدان کەس پاک دەکەنەوە کە دەبوو ویژدانی ئەوانەی ئەو زەبڵیان فڕێداوە ڕێگر بە لەو دیمەنە پێش دروستبوونی تا ئازاری بۆ و کرێکار و ژینگەیە نەگەیاند بە هەموو ئیشەشی دەکەم زادەی و وەختی باران و وەختی باران نەبی و عالەم کەم هاوکاری دەکاتن ئەنی پیسە و هەموو شتێکی هەیە زۆر کەس هەیە هاوکاری ناکات لە بەوەی ماندی دەبینیان ئەگەر هاوکاری بکەن دەروا ئەوە نابین دەبێت زۆر متەئەسفم کە ئێستا ئەو زبرەی دەبینم کە وا خڕ بوویتەوە ئەو شارە شاری خۆمانە بیپارێزن ئەو مەنزەرە جوانە ئەو ڕێک و پێکە ئەنگو دێنە ئەو سەیرانەی لۆ ئەو پیس و پۆخڕی ئەو هابەتی دێنن کە متەئەسفم ئەو زبرە لەو جادانە فرێ دەدەن چکە ئەو شارە شاری خۆمانە شاری خۆیتیان ئەمە کوردین فەواجبە لەسەرمان بیپارێزین کە بیپارێزین ئەوە ژینگەیە ئەو ژینگە دەبی پارێزین زۆر ناشیرنە شێوەی زۆر ناشیرنە ئەو زبرەکە و هاخر دەبێتەوە فرێ دەدەن خەڵک هاوکارمان نییە بەتەواوی ئەمن بە چاوی خۆم دەبینم لە دادەی سەتی ئیش دەکەم دادەی سەر ڕێموسێ کن مەکتەب ئەڵمانی بە چاوی خۆم دەبینم ئەو پاکەتەی ئەو هافرێ دەدا بە چاوی خۆم دەبینم ئەو دەبەی ئەو هافرێ دەدا ئێکاکە لۆ فرێ دەدەی ئەوە جادەی خۆتە دەو جادەی جوان بیتن خاوێن بیتن ئەوەزا لە سبێنێکە ناوی خوارێ دێن دەچینە سەری شەکەمان بەد لەو شمالە بەرە و لۆ خاوێن و باوێنی دەسممان و فلسە و خاکە ناس و فلسەی لێ دێن و خڕەکەینەوە لە حاوی دەکەین لە علاگەی دەکەین و دادەنین هەتا وازبەکەمان خلاسە بی کە وازبەکەمان خلاص و دەچینەوە مارێ پاشان دێنەوە سعاتێک دێنەوە ئیشێ هەتا سعات چاری ئێوارێ فەرموو ئەمن ئەهان پێش ئەوەی کەتوو بێ خاوێن دەکەمەوە پاشە من وەچ خۆ لێ دێتەوە کەس مساعدە ناکەن ناو دوکانە ڕای شێشتە ناو زۆگەی کەوەچی پێیان دەرێن کە ئەو زبرەی مینە ناو زادەی دەرێ کاکە لۆ نینم ئەمن ئەو پارەی خۆم دەدەم وارەوە چەند دوکان پێم گوتێ بەخۆم پێم گوتیا کەس حسابش لۆ ناکە ئێستاش زبر و خاشاک بەڕاستی بێ حساب زۆرە یعنی ویان لێکردی عالەمەکە لە خۆمان بێزار بووینە هیچ مساعدەمان ناکەن هەرچی بگاتی و لە زادەی فرێدا بە بیستیتەوە بە شوشەتەوە بە زبرتەوە بە ئەشیای لەنگەوە بە هەموو شتێکی فرێدەن هیچ مساعداتمان نییە بەپێی ئاماری بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری هەولێر لە ماوەی یەک هەفتەی نەورۆز نزیکەی 43,000 گەشتیار ڕوویان لە پارێزگای هەولێر کردووە تەنها لە ماوەی 3 ڕۆژ بۆنەی نەورۆز 17,000 گەشتیاری خوار و ناوەڕاستی عێراق ڕوویان لە سەیرانگاکان کردووە لەو ماوەیەدا بۆ پاراستنی ژینگە دەیان تیم کاریان کردووە ئەوە زبر نییە ئەوە ئەلپارە ئەوە
ئەم بە وردی دەسبێت خۆمە بچمە زبری خەکەم و کابرا هەیە خیندوارە کابرا سایب سارێ ئاخر وەدیلا دێ زبری لێرە فرێدەم بچم بە وردی نەسبێت بچم زبری خەکەمەوە. ژمارەی گەشتیارانیش بۆ ناوچە گەشتیارەکانی هەنارە و دڵۆپە و خانزاد 250,000 گەشتیار ڕویان تێکردووە. نزیکەی 60,000 گەشتیاریش لە 3 ڕۆژی نەورۆزدا ڕویان لە شەقڵاوە کردووە. کۆی گشتی سەیرانکەران لە سنووری پارێزگای هەولێر بە نزیکەی 500,000 کەس دەخەمڵێندرێت. خۆی کە ئەو پاژماوەیە کە فرد درێ بە شێوەیەکی ناتەندروست فرد دەدرێتن ئەوە لەوانەیە بۆ چەند کاتژمێرێک لە شەقامێکیان شوێنێک بمێنێتن دەبێتە هۆی بۆ گەنبوونی دروستبوونی بەکتریا دروستبوونی بۆنێکی ناخۆش یان دروستبوونی ڤایرۆسات لەو پاژماوانە ئەو کرێکارانە کە ئێمە کە دەچن ئەو ژینگە پارێزانە کە دەچن ئەوانە ئەو پاژماوانە هەردەگرن لەوانەیە تووشی چەندین ڤایرۆسات و نەخۆشی بن لە ئەنجامی نزیکبوونەوەیان لەو پاژماوانە. بەڕێی من ئەو خزمەتی ئەو ژینگە پارێزانە پێشکەشی دەکەن تەقدیر ناکەن. ناتوانن قیاسی بۆ بکەین لە گرنگجێتی چکە بێ هاوتایە. ئەوانەی ئەو ئیشەی دەکەن کەم کەس ئامادەیە میشە. ئەوەی ئەو ئیشەی دەکەین ناتوانین مقارنەی پێی بە هیچ. ناتوانین حدەچی سوورەکی لە بۆ دانەی بڵێ ئەوەندە گرنگە نەخی بێ هاوتا گرنگە زۆریش گرنگە و هەتا مردنیش جێگای دەستخۆشی ناوە جێگای سوپاسگوزارم جێگای هەموو شتێک. ئەوانە لە خۆشەویستی بۆ وڵاتەکەیان ئەو کاریان هەڵبژاردووە ئەوەی کە کرێکاری بکەن نابێت ئەوانە بە چاوی کرێکار سیر بکرێن بەڵکو ئەوانە دەبێت بە دۆستی ژینگە ئەوانە بە پارێزەری ژینگە ئەوانە بە پاسەوانی ژینگە سیر بکرێن چونکە ئەگەر بەس تەنها هەدەفەکەی وی کارکردن بیتن 100 کاریتر هەیە بیکاتن بەڵام ئەو لە خۆشەویستەکەی خۆی بۆ ژینگەکەی خۆت بۆ وڵاتەکەی خۆی ئەو کاری هەڵبژاردووە بۆیە دەبێت ئەوانە وەکو پاسەوانی وڵات وەکو پارێزەری وڵات وەکو خاوێنکردنەوەی وڵات لە پیسی و ژینگە سیر بکرێن. زەحمەتی ئەو کرێکارانە لەوەدایە ئەگەر پاژماوەکە بە شێوەیەکی جوان لەبەر دەرگایەکان دابدرێتن ئەوە زەحمەتیەکە کەمتر دەبێتەوە یان ئەو کاتێک کە سەیران دەکەی ئەو پاژماوەی لەگەڵ خۆت بیهێنیەوە بەر دەرگەی ماڵەکەت ئەوە زەحمەتێکی کەمتر دەبێتەوە و هەڵگرتنی پاژماوەکان بە پەرش و پڵاوی ئەوەش بە کۆکردنەوەی بە شوێنێکی جوان و تێکردنی لە شوێنی گونجاوی خۆی ئەوەش زەحمەتەکانی ئێمە کەم دەکاتەوە لە کاتی ڕۆیشتین بە شەقامەکان ئەو شتێک کە بەکاردێنی وەکو ئاو دەبێ ئاو خواردنەوە یان جگەرەی یان خواردنێکە کە بەکاردێن لە کاتی ڕۆیشتن فرودێ سەر شەقام ئەوەش ئەگەر لە شوێنێک کۆ بکەیت ئەوەش زەحمەتەکانی کرێکانی ژینگە پارێزی کەم دەکاتەوە. دەرم ئەوانی دێنە سەیرانێ دێنە سەفرەی سیمای ئەو شارەی خۆیان بپارێزن ئەو شارە شاری خۆیانە ئەو شارە جوان بیتن ڕێک و پێک بی ئەمە خزمەتی ئەو شارەی دەکەین پێویستە ئەوان هاوکاری مەبن ئەوان تاوکەری مەبن ئەمە خزمەتی وان دەکەین ئەمە خاوێن دەکەینەوە لە بۆوان پێویستە بە ڕێک و پێچی ڕاگرن. واللهی پیا لە بازار ئەوەی دەست ناکەی ئەوانە لێرە لەگە زبرا فڕیان داوە. خەڵک هۆشیار بکرێتەوە بۆ ئەوەی پاژماوە و ئەو پیسەی خۆی بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی تەندروست بەڕاستی حەق وایە وانەیە کە بێ لە قوتابخانەکان وانەی پەروەردەیی ینی ئەو منداڵە لە حەزانە لە یەکی سەرەتایی لەو کاتەوە ڕابهێندرێتن ژینگەکەی خۆی خۆش بێتن ژینگەکەی خۆی پیس نەکات بۆ ئەوەی کە گەورە بوو ئەویش عینەن شت ڕێنمایی بداتە بۆ ئەوانی خواری خۆی بۆ ئەوەی ژینگەکەی خۆیان خۆش بێت.
زۆر جار بە هۆکارێک زیان بە ژینگەکە دەگەندرێت و کار لا کەش و هەوا و دار و درەخت دەکات و بۆ گەن دەبێت و گازی ژەهراویش دروست دەبێت. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی شارەوانیەکانی هەولێر ماف و ئیمتیازات و حقوق و حتا قانونی زەمان ئەمە پێشگیریان دەکەین بەڵکو ماگانە دەبێت کۆمپانیە تەزیلیان بکە لە کۆمپانیایەکانی زەمان بە هەموو نەوعێک نابێ بە هیچ شێوەیەک ئەوانە غەدریان لێ بکرێت چ لەلایەن هاوڵاتی چ لەلایەن خودی کۆمپانی بەڵکو ئێمە سەد پێشگیریان دەبین لە هەموو ڕۆژ. ئەمە دیاری بەرنامەی سەربازی ون لە تەلەڤیزۆنی کوردستان 24 بۆ ئەو بەڕێزە ژینگە پارێزانە ئەو بەڕێزە جوانانە ئەو مام و برا و دۆست و کەس و کاریمانە پێشکەشە هیوای سەرکەوتن و ئەمەدرێژیان بۆ دەخوازێت.